ئەو گۆرانیە بۆ یەکەمین جار پێشکەشی دەکەم بە کاکە جەمال خۆشناوی گەڵ و هەموو ئازیزان و خۆشەویستان بازیانی حازی محەممەدی و کاکە شێروان گوڵفرۆش و کاکە حەمە ماسی تەواوە کاکە دا تەواو
نییە قوربان بڵێم کە یارم دێتەوە کاتەمان لێتەوە یار سەبری ئەیوبم نییە بڵێم کە یارم دێتەوە 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 ماڵێ ئەم ماڵە